خەتای وزارەتی مالیەیە تاخیرەکە لای خۆیانە تقریبا 15 مانگە انتخاباتی 2023 تەواو بووە حتا ئێستا با بڵێن دۆنی هات کتابی مخصصاتی موظفی اقتراع بۆ کەرکووک ئەوەی خەتای مفەوەڵێنیە خەتای وزارەتی مالیەیە تاخیرەکە لای خۆیانە ئەزانین ئیجراعاتی مالیەیە تر ئێمە هینمان نییە لەسەریان کەی تەواوە بێ بۆمان ئەینێرن دوانی هات تەخسیص بوو 2 ملیار و 265 ملیۆن و کسورە تقریبا حسای کەرکووک با بڵێن 11,000 موظفی اقتراعمان هەیە 11,000 زیاتر 5,000 و زیاتر موظف احتیاطمان هەیە چاوەڕێی هینەکەن قائمە لە مدیریە خەزینەی کەرکووک دێ بۆمان کەی تەوزیع بێ چۆن ئەبێ ئیجراعاتیان چۆنە چاوەڕێی ئەوەکەن ئینشاءالله ئەوە کەی دێ بۆمان ئیعلانیەکەن لە سەفحەی کەرکووک و لەگەڵ ئیعلامی کەرکووکیش ئینشاءالله ئیعلانەکەن ئەچین وەرەگرن پایەکەن.